یان بەیانیت باش بانی باش سەحریان بانی باش تۆ چۆنی من باشم تەندروستی چۆنە باشی دەخوا بەزیاد میوان باشیتە ئازیزان خۆشەویستانی کورسات لە هەرکوێیەکان جوانترین سلاویەمەتان لێبێ خۆشحاڵین بۆ ئەم ڕۆژ لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستە بین و پرۆگرامی ڕۆژێکی نوێتان پێشکەشەکەین تەوەر و بڕگە و بابەتی جیاوازمان ئامادەیە کەمتر لە 2 کاتژمێر بینەری پرۆگرامەکە بن لەگەڵ هاوکارم سەحار پرۆگرامتان پێشکەشەکەین و هیوادارین بتوانین سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنین لە تەوەریەکەمە دەست بکەین فەرموو باشە باز لە بەهای مرۆڤەکانەکەین لە مێژە بەهای مرۆڤەکان ئەکرێت بڵین پۆلێن کراوە بەسەر 2 بەشدا بەشێک کە بەهای سروشتی مرۆڤەکانە ئەم کەسە وابینراوە کە مرۆڤە و بەهای سروشتی خۆی لەبەر چاوگیراوە و بەشێکی دیکەمان هەیە کە بەهای جەستەی مرۆڤی پێوترێت کە لە مێژە کار لەسەر بازوو لەسەر هێزی کەسەکان کراوە و هێز و بازووی کەسەکان کراوە بە پێوەەر بۆ ئەوی کە بەها بۆ ئەم کەسەدا بنرێت کە ئەمە لە کۆندا باو بووە کڕێن و فرۆشن بە کەسەکانە کراوە کە بە مرۆڤەکانەوە کراوە و لە ئێستادا بەهۆی گۆڕانکاریەکانەوە گۆڕانکاری بەسەردا هاتووە لە ئێستادا بەهای مرۆڤ ئەکرێت بڵین ئەو 2 بەشە هەربوونی ماوە بەڵام لە بری هێز و بازووەکە کار لەسەر جلوبەرێک کار لەسەر سیارە کار لەسەر سامان پارە خانوو و پۆست و پلەپایی کەسەکە لەبەر چاو ئەگیرێت بۆ دانانی بەهای ئەم کەسە کە بەداخەوە ئەمە کارێکی زۆر ناشرینە هەموو کەسەکان بە سروشتی خۆیانەوە جوانن بۆیە گرنگە هەر کەسێک کە لە بەرامبەرمانە بەهای سروشتی کەسەکە لەبەر چاو بگیرێت و بۆ بەهای مرۆڤایەتی بێگومان بەو شێوەیە بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆرە شۆخان مەحموود حسێن کۆمەڵناس گفتوگۆی تەوەرەکەمانەکەین بزانین بەهای مرۆڤەکان چییە لە ڕووی کۆمەڵناسیەوە هەروەها چۆن کار بکەین بۆ ئەوەی کە بەهای مرۆڤەکان لەبەرچاو بگیرێت و گرنگی بە بەهای مرۆڤەکان بدرێت و بە شێوەیەک سەیری مرۆڤەکان نەکرێت لە ڕووی چاوەوە سەیری مرۆڤەکان بکەین بە پۆشاک هەڵسەنگاندن بۆ مرۆڤەکان بکەین و لە ڕووی داراییەوە لە ڕووی سیارەوە لە ڕووی پارە و خان و ماڵ و سامان و پۆست و پلەپایەوە هەڵسەنگاندن بۆ کەسەکان بکەین لە بەرامبەر ئەوە لەبری ئەوە کەسەکە وەکو مرۆڤ سیر بکەین هەر چیەک بێت پلەپایی چی بێت پارە و سامانی هەر چەندێک بێت ئەو جلوبەرگەی کە لە بەریایەتی چەند گران بێت چەند سادە بێت بەڵام گرنگ ئەوەیە سروشتی مرۆڤەکە لەبەر چاو بگیرێت ئەو کەسەی کە لە بەرامبەرمانە ئەوە بزانین لەسەر و هەموو ئەم شتانەوە کە ئەو شتانی لێدا ماڵین مرۆڤەکە وەکو خۆی سیر بکەین و سروشتی مرۆڤەکە وەکو خۆی سیر بکەین بانگشتی میوانەکەمانەکەین دکتۆرە شۆخانمان لەگەڵا بێت کۆمەڵناس گفتوگۆی تەوەرەکەمانەکەین زیاتر دکتۆرە فەرموو خێر بێ دکتۆر سڵاو دکتۆرە بەخێر بێت فەرموو بەخێر بێت فەرموو جەنابەت باشی مامۆستا بەخێر بێت زۆر سپاس مامۆستا بەوە دەست پێ بکەیم زانی پێناسی بەڕێستان بۆ بەهای مرۆڤەکان من لە سەرەتایی تەوەرەکەی هەندێک شتم وت کە لە مێژە مرۆڤەکان دابشکراونیان پۆڵەن کراون بەسەر 2 بەشدا لە فیلمە کۆنەکانە ئەگەر لە فیلمە مێژوویەکانە بیبینین کڕین و فرۆشتن بە مرۆڤەکانەوە کراوە بەها و هێزی مرۆڤەکان دانراوە بۆ ئەوەی کە بەهای ئەم کەسەی بەرامبەرم کە چەندێکە تا پارەی پێبیرێت و کڕین و فرۆشتنیان پێوە کراوە بە گۆڕانی سەردەمەکان لە ئێستادا ئەگەر بڵین ئەم جۆرە 2 بەشە هەرماوە کەسانێکان بە سروشتی کەسەکان وێنا بۆ کەسەکانەکان کەسانێکیشان بە چاو وێنا بۆ کەسەکانەکان لە ڕووی پۆشاک و جلوبەرگ و پارە و مڵک و سامان و پۆست و پلۆپایە پێناسی بەڕێستان بۆ بەهای مرۆڤەکان چییە؟ بەڵێ سەرەتا بەیانی بەڕێستان و هەموو بینەرانی کورسات باش هیوادارم ئەم بەرنامەیە جێگەی سوود بێ بۆ هەموو بینەران و سوپاس بۆ دەرفەتەی کە ڕەخسانتان بەدڵنیای و ئێمە کاتێک کە باز لە بەها کۆمەڵاتیەکانەکەین بۆی بۆ بینەرانیش بڵین ڕوون بێت کاتێک کە سروشت و کەسایەتی ئینسان خۆی لە بنەمایە یان پێکاتە و بنەمای
سروشت و کەسێتی ئینسانە گەڕێتەوە بۆ دوو هۆکاری سەرەکی یەکێکیان عاملی بڵین بۆ ماوەیە یاخود جیناتە ئەوەی تریان هۆکاری ژینگەییە کە خۆی لە هۆکارە کۆمەڵایەتی و کللتوری و ئابووری و سیاسی و مێژووی و جوگرافیەکانە دەبینێتەوە و کە پێکەوە ڕۆڵیان هەیە لە بنیادنان و دروستبوون و تایبەتمەندی بە کەسێتی تاکەکانە بەخشن. جا ئێمە بۆ ئەوی لە تەورە سەرەکیەکەی بەرنامەکە زۆر دوور نەکەوینەوە ئەگەر باز لە کللتور بکەین باز لە لایەنی کللتوری بکەین لە بنیادنانی کەسێتی ئینسانەکانە لە بڵین سادەترین پێناسەیە کە زانای ئەنترۆپۆلۆژی پێناسەی کللتورەکە بە ئەو دەستکەوتە مادی و معنەویانی کە تاکەکان بڵین نەوە لە دوایینەوە بۆیان دەگوێزرێتەوانێ و لە ڕێگەی پرۆسی پێگەیاندنەوە ئەبێتە تابعێک لە کەسەکان. بڵین پێک هاتە مادیەکان خۆیان لەوەدا دەبینەوە کە جلوبەرگ و پۆشاک و خان و ئەوەی کە هەیە ئەکسسواراتەکان لەگەڵ پێک هاتە معنەوێکەش کە خۆی لە پێوەەر و دابوونەریت و بەها و ڕێسا و یاسا و پێوەەر و بەها کۆمەڵایەتەکانە دەبینێتەوە کەواتە ئەوەی ئێمە لێرەوە تێدەگەین ئەوەیە کە بەها کۆمەڵایەتەکان وەکو ڕەگەزێک لە ڕەگەزەکانی کولتور ڕۆڵی سەرەکیان هەیە لە بنیادنان و ئاراستەکردنی ڕەفتارەکانی ئێمەیە. ئێمە ئەگەر پێناسەیەک بۆ بەها کۆمەڵایەتەکان بکەین وەکو بەشێک لە ڕەگەزەکانی کللتور وەکو عنسوڕێک لە عنسوڕەکانی کللتور بڵین بەها کۆمەڵایەتیەکان لە سادەترین پێناسەیە ئەمیل دۆرکایم کێکێکە لە زاناف کۆمەڵناسە فەڕەنسیەکان پێناسەیەکا بە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە بەرهەمی کۆمەلگایە وە کۆمەلگەلی بەرپرسە لە مانەوەی و لە ناوچوونیشی. هەروەها لە پێناسەیەکی ترا پیپەر پێناسەیە کات بە هەموو ئەو شتانی کە لایانی خێر و لانەی چاکەشیان تێدایە کەواتە ئێمە زۆر جار کە باز لە بەها کۆمەڵاتەکانەکەی لەوانەیە ئێمە وا بێت لە لامان بڵین بەها دایمەن شتە جوانەکانن شتە ئەو بابەتانن کە پێویستە لە ڕەفەکانە دابنرێن و بڵن ئەمە کۆمەلگایە کە هەموو ئەم شتە جوانانەی تێدا بەڵام زۆر جار هەیە بەها هەیە لە نێو کۆمەلگەیەکە ئیجباری شەبیلەوەی کە بڵین پابند بی پێوە بەڵام بەهایەکی جوانیش نییە. لەبەرەوە بەهاکان لایانی چاکیشیان هەیە و لایانی خراپیشیان هەیە لە کۆمەلگاکانە و کۆمەلگە خۆی دروستکەرێتی و خۆشی پارێزەرێتی لەمانەوەی. زۆر باشە ئێستا مامۆستا شۆخان چی بکرێت بۆ ئەوەی کە بەڕاستی ئەم بەهایە وا نەبێت کە کۆمەلگا بپەی ئەوەی کە باوەڕی خۆیەتی دیاری بکات ئەوەی کە جوانی ئەوە بک بە بەها ئەوەی کە جوان نییە وەکو بەها سەیری نەکات. بەڵێ طبعاً ئەم بەهایانە بڵێن بەهاکان جێگیر نین بڵێم لە هەموو کۆمەلگایەکە وەکو یەکە یان لە هەموو کاتێک و سەردەمێکە وەکو یەکە بێگومان بەهاکان لە کۆمەلگەیەک بۆ کۆمەلگەیەکی دیکەوە لە کاتێک بۆ کاتێکی دیکە جیاوازن یان ئەگۆڕێن. بڵین هەر بە نمونە ئەگەر ئێمە سێر بکەین بەهاکان لە بەپی شارستانێتە کۆنەکان لە شارستانیەتی بڵین میزۆپۆتامیایە لە سەردەمی حامورابیە یاساکان و دەرکردنی یاساکان بەهایەکی گرنگیان هەبوو لە کۆمەلگایە بۆ ڕێخستنی کۆمەلگە و کۆنتڕۆڵکردنی کۆمەلگا. ئەگەر بچینە لە لای شارستانێتی بڵین میسری لە شارستانێتی میسریە بەهای کاری پێکەوەی و خۆشەویستی بەهایەکی گرنگ بووە لە لای هەندیەکان لە شارستانێتی هەندیە گوێڕایەڵی و پەروەردەکردنی دەرونی لە لای ئیتر ئەگەر بڕۆینەها زۆر بڵێن شارستانێتی سینی زیاتر ڕێزگرتن و هەروەها ویژدان کۆویژدان ئەمانە بەهای گرنگ بوون. لە کۆمەلگەی کوردی ئێمەشا بە هەمان شێوە بەهاکان کۆمەڵێک بەهای جوانن کۆمەڵێک بەهای ئەوەمان هەیە کە ڕۆژهەڵات ناسەکان تەکیدی لەسەرەکەنەوە کە کۆمەلگەی ئێمەی پێ ئەناسرێتەوە لەوانە بەهای دەستپاکی خۆشەویستی بەدەمەوە یەک چوون یعنی ئەگەر پێشتر سێرمان کردا لە کۆمەلگەی کوردیە ئەگەر کەسێک لە بڵین خۆشیەکی هەبێ مناسبەیەکی خۆشی یان ناخۆشی هەبێ هەموو ئەو دەرودراوسێ و خزم و کەسوکار لەگەڵێ بوون تا فترێکی زۆر لەگەڵی ئەمانەوە هاوبەشیانە کرد لەگەڵیا. یعنی بەهاکان لە کۆمەلگەی کوردیا بە شێوەیەکی عام بەهای زۆر زۆر جوانن ینی کە کوردی پێ ئەناسرێتەوە ڕۆژهەڵات نازەکان زۆر تەکید لە بەهای ئازایەتی و بوێری و وەفاداری و ئەمەکداری و ئەم بەهایانە بەهای خۆشەویستی بەهای ڕێزگرتن
ئەمانە زۆر لە کۆمەڵگەی کوردیە تەکیدی لەسەر کراوەوە و زۆرێک لە توێژینەوەکان سلماندویانە کە ئەم بەهایانە لە کۆمەڵگەی کوردیا بوونیان هەر هەبووە. باشە لە کۆمەڵگەی کوردیە ئەم بەهایانە بوونیان هەبووە ئەی لە ئێستاە ئەم بەهایانە گرنگی پێ ئەیرێ و بوونیان ماوە و لەبەر چاومانە یان نەخێر هەنگاوەکانمان بەرەو کاڵبوونەوەی ئەو بەهایانەیە. بەڵێ بێگومان ئەم بەهایانە ڕاستە بەهای جوانن، ڕاستە کۆمەڵگەی کوردی بم بەهایانە ئەناسرێتەوانێ جێگەی شانازین بۆ هەرێکێک لە ئێمە ئەم بەهایانە، بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاوە بە شێوەیەکی گشتی ئەنی ئەتوانین من دابەشی بکەم بەسەر سێ هۆکاری سەرەکی کە ڕۆڵیان هەبووە لە کاڵبوونەوەی بەهاکانە لە کۆمەڵگەی کوردیا. یەکێک لەو هۆکارە ئەساسیانە تەوژمی بە جیهانی بوون و بچووکبوونەوەی جیهانە بۆ گوندێکی بچووک کە بەرکەوتەی ئێمە لەگەڵ بەهاکانی وڵاتانی هەرێمی و وڵاتانی نێودەوڵەتی وای کردووە کە بەهاکانمان بەرەو کاڵبوونەوە بڕوان هەروەکو ئەوەی کە بڵین بەڕێز محەممەد تەها حسێن لە کتێبەکەی ئازات الکوردیە ئاماژەی پێدات کە کۆمەڵگەی کوردی تووشی جۆرێک لە ئایدزی کۆمەڵایەتی بووە، واتە توانای بەرگەگرتنی بەهاکانی خۆی لە بەرامبەر بەهاکانی کە لە چواردەورە بۆیە لە دەستداوە. هەروەها ئەمە یەکێک لە هۆکارەکان دابنین بۆ کاڵبوونەوەی بەهاکانمان لەلایەکی دیکەوانێ ئەو ناسەقامگیریە کۆمەڵایەتی و سیاسیانەی کە لە کۆمەڵگەی کوردیە بە تایبەت لا دوای راپەڕینەوە ڕوویان داوە کە بڵێن هیچ سەقامگیریەک نییە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی و ئەو بڵین نەتائیجانی کە ململانە ناوخۆیەکان و شەڕی ناوخۆ دروستی کرد لەسەر تاکی کورد و هەروەها دواتر لە 2009 کە ڕەوتێکی تری ئاراستێکی تری سیاسی دروست بوو کە لەسەر بنەمای رەخنەگرتن و شکاندنی شکۆ پیرۆزەکان زۆر جار لاوانێ هەموو ئەمانە ڕاستە ئێمە ئەکادمیست نابێ ئەوە بڵین لەبیر بکەین کە هەموو ئەمانە لایەنی چاکەشیان هەیە و لایەنی ئەرێنیان هەیە بۆ کۆمەلگا، بەڵام لەگەڵ ئەوەیە لایەنە نەرێنیەکانیان بەداخەوە زیاتر بووە تەسیریان لەسەر بەهاکان کردوتەوە. بەهاکانی ئێمەیان ئەو بەها جوانانی کە کۆمەڵگەی کوردی پێ ئەناسرێ کاڵ کردوتەوانەیە لە جێگەیان کۆمەڵێک بەهای تر دەرکەوتووە وەکو بەهای تۆڵە سندنەوە، یعنی بەهای تۆڵە سندنەوە ئەمە یەکێکە لەو بەهانەی کە بەهایەکی نەرێنیە لە کۆمەڵگەی کوردیا بوونی هەیە کە ئەساسەکەی ئەگەڕێتەوە بۆ بڵین لایەنێکی خێڵەکی بربەری و لە هەمان کاتدا شەڕ و ناسەقامگیریەکانیش هۆکارن بۆ دروستبوونیان تاکێک کە ئەگەر زۆر جار ئەگەر مناڵێک لی باتەوە یەکسەر هەوڵەیات تۆڵی لێ بکاتەوە، یان ئەگەر بڕوا بە قۆناغەکانی تریشا بە هەمان شێوە بە هەر جۆرێک بێ لە جۆرەکان کەواتە پەروەردە ڕۆڵی سەرەکی هەیە، هەم پەروەردەی ناو خێزان هەم پەروەردەی ناوەندەکانی خوێندن. کەواتە با بەگشتی باسی ڕۆڵی پەروەردە بکەین لە هێشتنەوەی ئەو بەها جوانانەی کوردەواری کە لە پێشدا هەبووە. بەڵێ بێگومان طبعاً ئەم بەها جوانانە لە ڕێگەی پەروەردەوە ئەگوێزرێتەوە بۆ هەر تاکێک لە ڕێگەی هەموو کەناڵە جیاوازەکانی پەروەردەوە جا خێزان بێ کە یەکەم مەڵبەندی پەروەردەیە دەستگرتن بەم بەهایانەوە لە خێزانەوە دەست پێ بکاوە، هەروەها لە قوتابخانە و ناوەندە فێرکاریەکانی تری وەک زانکۆ و پەیمانگاکان، مزگەوتەکان، حزبە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، هەموو ئەمانە بەرپرسیارن لە هێشتنەوە و پاراستنی بەها جوانەکان. بەڵام خاڵێک هەیە من دایمەن جەختی زۆر لێ سەرەکەمەوانەیە، ینی بەڕاستی مەفروزە ئێمە لەسەر ئاستی تاگەرایی ئیش بۆ پاراستنی ئەم جگە لەلایەنە پەروەردەیەکە لەسەر ئاستی تاگەرایی زۆر گرنگە کە کار بۆ پاراستن و مانەوەی بەهاکان بکەین. هەر یەکێک لە جێگەی خۆیەوە، هەر یەکێک لە لای خۆیەوە هەوڵدا ئەو بەها جوانانەی کە کوردی پێناسراوە، ئەو بەهانەی کە شانازی و شوناسی ئێمەن هەوڵی پاراستنیان بدەین و لەگەڵ ئەوە شابی گێنین بە مناڵەکانمان و بیگەێنین بەنەوەکانی داهاتومان. باشە مامۆستا بم بوورە قسەکەشت ئەبڕۆ بەڕێزت تیشکە خێکتە سەرەوەی کە بۆ پاراستنی ئەم بەهانە ئەبێ لەسەر تاک زۆر کار بکرێ. ئایا بۆ ئەوەی کە ئەم تاکات بێهیوانە بێ لەوەی کە لە چواردەوری ئەگوزەرە زۆر جار ئەم باشە کۆمەڵگا ئەمە نەخراپی لاکاکە بەڕاستی دەستی سەر دەبێتەوە بێهیوایت یا دروستە بێ. ئایا پێویست ناکات هەوڵێکی گشتیش هەبێ بۆ ئەوەی کە ویژدانێکی کۆمەڵایەتی یان کۆمەڵێک بەهای کۆمەڵایەتی بچەسپێنرێت کە تاک بزانێت ژینگەکەشی باشە ئەم لەگەڵی با بڵێن هاوتەریبتر بێ؟ بەڵێ بە دڵنیایی وهایە. طبعاً ئەمە زۆر جار هەیە تۆ ناومێ دەبی لەوەی کە تۆ هەر باشە ئەبەخشی باشە بڵاوەکەیتەوە، بەڵام لە بەرامبەرە وەری ناگریتەوانێ واد لێ کاتر تۆ
ئەوە بکەیت پاشەکشە بکەیلەوە بەڵام بەڕێی من ئەم پاشەکشێ ڕوونەدات ئینسان ئەگەر باش بێ دایمەن بەرهەمی باشی خۆی ئەچنێتەوانەیە هەتا بتوانێت باشە و چاکە و جوانی بڵاوکەیتەوانێت لە هەر شوێنێکە کە کاری لەیەکی لەو شوێنی کە خێزانەکەتە ناوەندی ئیشکردنەکەتە لە هەر کوێیەکە بێگومان سوودەکەی ئەگەر کەم زۆریش نەبێت کەمێک هەر استیجابەیە بێت یعنی ئینسان ئەگەر بتوانێت نمونەیەکی باڵا بێ بۆ کەسانی چواردەوری و کەسانی چواردەوری شتی جوانی لێەوە فێر ببن ئەما بێتە کللتورێک پێم وا بێت و هەمووان هەر یەکێک لە جێگەی خۆی و ئیشی بۆ بکات تەسەورەکەم جێگەی خۆی بگرێت لە کۆمەلگایە بەڵام یعنی ئەوەی کە زۆر بڵێن نەبچڕی لەو بابەتی کە هۆکار بۆ گۆڕانی بەهاکان نظامی سەرمایه‌داریە نظامی سەرمایه‌داری یعنی ئێمە زۆر جار کە باسەکەین ئەڵێن پێشتر وا بوو بۆچی خەڵک ئەوەندە دڵسۆزی یەکتر بوو بۆ خەڵک ئەوە یەکتری خۆشەویست بۆ ئەوە بەدەمەوە یەک چوون هەبوو بۆ ئێستا بۆ جۆرە نەماوە هۆکارەکەی بۆچێ زۆر جار هەموو پرسیارەکە لە خۆمانەکەینەوە بۆ ئەمە وای لێ هات بۆ گۆڕانکاری دروست بوو بۆ ئەمە بەڵام یعنی ئەمە سروشتی کۆمەلگاکان و گەشەکردنی کۆمەلگاکان و گۆڕانی کۆمەلگاکان ئەمەمان بۆ دروست دەکا لە نظامی سەرمایه‌داریە جۆرج زیمل کە یەکێکە لە زانەکانی بڵین کۆمەڵناسی سەر بە قوتابخانەی کلاسیکە لە کتێبەکەیە بە ناوی فەلسەفەی پارە باز لە پەیوەندی بەها و پارە ئەکات ئەڵێ لە جیهانی سەرمایه‌داریە بڵین ئیتر پارە و بەرژەوەندی تایبەت ئەبێتە هەموو شتێک تاکەکان بۆ بەدیهێنانی بەرژەوەندیەکانی خۆیان و بۆ بەدەسێنانی پارەکانیان ئامادەن کە قوربانی بە هەموو کللتور و بە هەمڕۆیەکان بدەن ئامادەن هەموو ئامراز و ڕێگەیەکی نابەجێ بۆ بەدیهێنانی ئامانج و بەرژەوەندیەکانی خۆیان دەستەبەر بکەن لەو کاتەیە چی دروستە بێ لەو کاتەیە پەیوەندیە ناکەسیەکان جێگەی پەیوەندی ڕۆحەکانە گرنەوانەیە لەو کاتەیە چی دروستە بێ بەهای کەمی دروستە بێ نەکە بەهای لە جیاتی بەهای چەند چۆنیەتی بەهای کەمی دروستە بێواتە ئیتر ئەوە دروست نابێ مەسەلەن من شتێکم هەبێت کە ئەو شتە شتێکی جوان بێ نمونەیی بێ نمونەیەکی باڵا بێ بۆ کەسانی تر چاوی لێ بکەن بەڵکو هەوڵەیەم زۆرترینم لەوە هەبێ ئیتر زۆرترینەکە گرنگە نەکە کەمیەتێکی نەوعی لەبەرەوە ئەمە یەکێکە لە دەرهاویشتەکانی نظامی سەرمایه‌داری و زۆرێک لە قوتابخانەکانی کۆمەڵناسی ڕەخنەیان لەمە گرتووەوە بە تایبەت قوتابخانی فرانکفۆرتی کە بە هەموو جیلەکانیەوە هەر لە هۆرکایمەرەوە بیگرە هەتاوەکو بڵین ئەدۆرنۆ و هۆرکایمەر و مارکیۆز و هەموو ئەمانە ڕەخنەیان لەو بڵین نظامی سەرمایه‌داری گرتووە کە پێیان وایە بڵین تەسیراتێکی زۆر سلبی هەبووە لەسەر کۆمەلگای بەرەو حاڵەتی ئەنۆمی بردووە بەرەو حاڵەتی لادان و بێپێوەری بردووە کە گەیشتۆتە ئەوەی کە تاکەکان حتا پابەندی یاساکانی ژنابن باشە مامۆستا ئەگەر هەر کەسێک بدوێنیت یان دوو کەس گفتوگۆکەن بەست بەیەکەوە بە تایبەت ئەو کەسانی کە ئەزمونێکی ژیانیان هەیە ئەڵێ خۆزگەمان بەجاران ئەم جارانە چی بوو ئێستا چییە هەنگاوەکانی ئێستامان ئەمەنە خراپە یان گۆڕانکاریەکان ئەوەنە خراپە کە ئەم کەسانە بەردەوام بڵێن خۆزگەمان بەجاران بەڵێ بێگومان هەموو ئەوانی کە باسمان کرد ینی فعلەن ئێمە وەکو بووی باسمان کرد کە کۆمەڵگەی کوردی و زۆر شتی جوانی تیا بووە کاتێک کە خەسەتە لەگەڵانی کە بەتەمەنن دائانیشین ئەوان زۆر ناڕازین لە مۆزعا زۆر ئەڵێن ئەوە بۆ وایە جاران وا بوو ئێستا بۆ وایە ئەمانە بەڵام ئەوە کوی کە باسمان کرد بڵێن ئەگەر کۆی بکەینەوە لەو سێ هۆکاری کە باسم کرد ئەمە هۆکار بۆ گۆڕانکاریەکان یەکێک طبیعی شەیانی هەموو کۆمەڵگەیەک لێک حاڵەت و لێک دۆخە نامێنێتەوە بەڵکو ئەگۆڕێ بەڵام مەفروزە ئێمە خۆمان بۆ ئەو گۆڕانکاریانە ئامادە بکەین گۆڕانکاریەکان کە ڕۆڵی سەرەکیان هەبووە لە طبعاً بەهاکان هین نەگۆڕاون بڵێن بەهاکان خۆیان هەن بەڵام کۆمەڵگە گۆڕاوە کۆمەڵگە ڕۆڵی هەیە لە دروستکردنی بەهای نوێ بەها کۆمەڵگەیە بەهای نوێ ئەهێنێ ئەسەپێنێ بەسەر ئێمەوا لە ئێماکە چکە یەکێک لە سیفەتەکان و تایبەتمەندیەکانی بەهاکان ئیجباریە ئیلزامیە ئێمە بێ پابەند بین پیانەوە بێ ڕەچاویان بکەین بۆیە ئەو هۆکارانی کە زۆر بڵێن بە کورتی باسی بکەم کە ڕۆڵیان هەبووە لە گۆڕانی بەهاکان یەکەمیان بڵێن تەوژمی عەولەمە و جیهانی بوون و بچووبوونەوەی جیهانە بۆ گوندێکی بچووک لەلایەکی دیکەوە ناسەقامگیریە کۆمەڵایەتی و سیاسەکان کە لە کۆمەڵگەی کوردیا و هەتاوەک ئێستا کە ئێمە قسەکەین بردەوامیان هەیە لە کەدارکردنی بڵێن کەرامەت و شکۆ پیرۆزیەکانی یەکتر و دەستبردن بۆ ژیانی تایبەتی و زۆر جار ئەمانە کراونەتە چەکێک
کراونەتە ئامرازێک بۆ ململانەکان بەکارهێنراون هۆکار بوون بۆ بڵین کاڵبوونەوەی بەهاکان. ئەمە زۆرەوتر ئێساڵێ ئەم مۆبایلی دەسە هەموو شتێکی تێگیاوە ئەوسا مۆبایلە نەبوو بۆیە ئاوان نەبووین ئێستا ئەم مۆبایلێ ئاوا ژیانی تێگیاوین. بەڕاستی مۆبایل با بڵین سۆشیال میدیا یان تەکنەلۆژیا بەگشتی پێشکەوت تەکنەلۆژیا هۆکارێکی سەرەکیە بۆ ئەم گۆڕانکاریە. بەڵێ بەتەکید چکە تۆ لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئیتر ئاگاداری هەموو گۆڕانکاریەکانی جیهانی لە ڕێگەی ئەو مۆبایلی کە بەدەستەوەیە هەموو کەلتور و بەهاکانی کۆمەلگاکانی تر زۆر بە ئاسانی ئەبینی خاصەتەن مناڵەکان ێستا مناڵەکانیش بەدەستیانەوەیە بۆیە مناڵ شت زۆر وەکو ئەسفنج وایە زۆر بە ئاسانی ئیستیعابی بابەتەکانەکە جەکە مناڵەکە وەری گردووردە وردەتیە گەورە بێ و هەمویان هاوبەشن یعنی زۆر جار هەیە بابەتەکان مناڵێک سێری ئەفلام کارتۆنێکەکە هەمووی مناڵەکان لەو ئەفلام کارتۆنە زانن هەموو ئەو بابەتانی کە لەو یوتیوبەیە بڵاوەکرێتەوە ئەو ڤیددیوانی کە لەو یوتیوبەیە هەیە هاوبەشە هەموو مناڵەکان وەکو یەکەی بینن بۆیە عەقڵێکی جەمعی لەلایەن دروستە بێ بەهاکە لەوەیە ئەبینێتەوە کە بینیوێتی زۆر جار مناڵ دایمەن لەوەی کە ئەیبینێ زیاتر وەک لەوەی کە فێرەکرێ بەدەم شت وەرئەگرێ بۆیە ئەمە تەئسیراتێکی سلبی هەیە و هەر یەکێک وەکووتمان لەسەر ئاستی تاک هەوڵ بدەین بۆ پاراستنی ئەم بەهایانە و هێشتنەوەیان لە کۆمەڵگەی کوردیا ئەرکی سەرشانی هەمومانە و بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتەیە بکەین ئەرکێکی گرنگە. باشە ڕێزت باسی بەرپرسیارەتی تاکت کرد جا ئێستا ئەبینین ئەم شەپۆلە هەمومانی گرتووەتەوە ئەوەی کە لە جیهانە ئەو گزارێت و خەریکە لای ئێمەش ئەبینرێ جا مامۆستا لا دوایە لەگەڵ ئەوەی کە ئەبێت تاک خۆی بەرپرسیار بێت بەڵام ئەو تاکەشە بێ دروست بکرێت تاکو لە ڕاستی و ئامادەیەی تیاابێ لە کلای خۆمان ئەو هەنگاوانەی کە ئەبێ بنرێت بۆ پاراستنی ئەم بەهانە بەهاجوانەکان ئەبێت چی بێ لە کێوە دەست پێ بکرێت. بەڵێ طبعاً بۆ پاراستنی بەهاکان بۆ هێشتنەوەیان بڵین ناوەندەکانی پەروەردە و فێرکردن گەورەترین قوتابخانەن بۆ هێشتنەوەیان مثلەن لە خێزانە زۆر گرنگە دایک و باوک هاوکاری مناڵەکانیان بن لەوەی کە ئەم بەهایانە بپارێزن هەستی بەرپرسیارەتیان لەلا دروست بکرێت لە پاراستنی بەهاکانە چونکە هەستی بەرپرسیارەتی بەشێکە لە ئینتیما بەشێکە لە پێبەست بوون جا ئەم پێبەستبوونە بۆ پێبەستبوونی کۆمەڵایەتی بێ یاخود پێبەستبوونی نیشتیمانی بێ لە پێبەستبوونی کۆمەڵایەتی یا مەسەلەن فێر مناڵ بکرێت کە چۆن پابند بێ بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن ڕێزی کەسانی تر بگرێت چۆن خۆشەویستی دەرببڕێت چۆن خاک و وڵات و نیشتیمان و قوتابخانە و ڕەمزە نیشتیمانیەکان و بەها نیشتیمانی و کۆمەڵایەتیەکانی خۆش بووێ کەواتە ئەمە یەکەم مەڵبەندە کە ئەتوانێت پارێزگاری لە بەهاکان بکە خێزانە لە دوای خێزان قوتابخانەیە یعنی قوتابخانەکانمان زۆر گرنگە بەم ئەرکە هەڵبسن مەسەلەن بۆنە نەتەوەیەکان یاد بکرێتەوە بۆنە ئاینەکان بەرز ڕابگیرێ بۆنە کۆمەڵایەتیەکان مەسەلەن کە ڕۆژی قوتابخانە ڕۆژی دایکە یا ڕۆژی باوکە یا ڕۆژی هاوڕێیە هەموو ئەمانە ڕۆژیان هەیە زۆر ئاساییە بۆ بەڵێن ئەو قوتابخانەیە بۆ بەڕێوەبەراتی ئەو قوتابخانەیە بۆ مامۆستاکانی ئەو قوتابخانەیە هەوڵ بدەن ئەم هەستە لە لای خوێندکارەکانیان گەشە پێ بدەن کە ئەم ڕۆژانە بەرز ڕابگرن بە پێدانی وێنەیەکیش بێ ئەگەر وێنەیەکی دەستی خۆی بێ یا هەر شتێکی تر بێ مناڵەکە ڕابهێنرێ بیبەخشێ بە هاوڕێکەی یا بیبەخشێ بە مامۆستاکەی یا بیبەخشێ بە دایکی یا بیبەخشێ بە باوکی ئەمە هۆکارە بێ لەسەر چەسپاندنی ئەوەی کە ئێمە ئیش بۆ ئەوە بکەین کە بەهاکانمان بە جوانی و بە پیرۆزی بهێڵینەوە زانکۆکان ئەوەی کە بەڕێزت خۆت کەسێکیت لە ئەم ژینگەیە کار ئەەکەیت ئایا توانیویانە بۆ نمونە ئەوانی ڕۆڵێکیان هەبێت لە دروستکردنی ئەم بەهانە یان باڵێن لە زیندوهێشتان یان لە دروستکردنی باڵێن مرۆڤ بەڵێ بێگومان زانکۆ من وەکو بە حکومەوەی کە مامۆستام لە زانکۆی سلێمانی خۆشم هەروەکو مامۆستایەک هەمیشە ئەوەم کردووە کە هەستی ڕاستە ئێمە وەکو مامۆستایەک پەیامی گەیاندنی مادە زانستی و ئەکادیمیەکان هەدەفی سەرەکیمانە بۆ خوێندکارەکانمان بەڵام دائیمەن من لە هەدەفەکانی خۆمە لە ئاوتلاینی خۆم لە دەرزەکانان نووسیمە ئامانجێکی من برەودانە بە بەها ئینسانەکان ئامانجی من برەودانە بە توانناستە کۆمەڵایەتیەکانی خوێندکار بۆیە زۆر جار خۆم ینی کە لە لیژنەیە کابوو بێتم هەوڵم داوە تەلەبەکان بەشداری پێ بکەم ڕۆحێکی ئەوەیان لەلا دروستکەم کە خۆشەویستیان هەبێ بۆ زانکۆکەیان
ڕۆژێکم تەرخان کردو بۆی کە تەلەبەکان بێنین کاتی بڵێن خاوێنکردنەوەی ئەو شوێنی کە دەرزی لێ خوێنن و هەروە خۆم بەشدار بووم لەگەڵیانە هەستی بڵێن ئەویان لەلا زیاب بکەم خۆشەویستیان بۆ شوێنەکەیان و بۆ زانکۆکەیان زیاتر بکەم چکە زۆر جار هەستی بڵێن بەشداریکردنی تاک لەو پرۆسەی کە هەیە وای لێکە ئینتیمای زیاتر بێ بۆ ئەو شوێنە بۆیە خۆم یەکێک بووم لەوانەی کە بەشدار بووم لەو پرۆسەیە لەگەڵ خوێنکارەکانمە و لە هەمان کاتیشا زانکۆ خۆی زۆر هاوکارە لە پرۆگرامەکانی خۆیان ئەیبینین ینی بۆنە نیشتیمانی و نەتەوەیەکان بۆنە کۆمەڵایەتیەکان زۆر بە باشی بڵێن بارزەکاوە ئیختیمامێکی زۆری پێدرێ و ئێستاش بڵێن بەرەو ئەوە ئەڕوات کە خوێنکارەکانمان ئەبن سنتەری سەرەکی بن لە ڕەوتی گۆڕانکاری و بەرەو پێشەوە چوونی لایەنی زانستی و پەروەردەییە. زۆر سپاس.